ئێمە وەکو گوتم بێژگە لەمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین پرسیاری زیاتر دەکەین لەسەر مەسەلەی دەستپێکردنەوەی خوێندن لە هەرێمی کوردستان و کەم و کوڕیەکانیش چۆن دەبێ پڕ بکرێنەوە. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر سامان سیوەیلی گوتەبێژی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە و خۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانەکە دکتۆر زۆر بەخێر بێن. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سەرەتا پیرۆزبایی ساڵی خوێندنیش لە ئێوە و لە وەزارەتی پەروەردە و لە تەواوی خوێندکاران و قوتابیانیش دەکەین. من دەمەوێت بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین ئامادەکاریەکانتان بۆ ساڵی خوێندن چییە؟ بەڵێ سپاس بۆم دەرفەتە سڵاو لە بەڕێزت لە بینەرانی بەڕێزی کوردستان 24. ئێمەش بە ناوی وەزارەتی پەروەردەوە پیرۆزبایی دەستپێکی ساڵی نوێی خوێندن لەسەر جەم قوتابیان و خوێندکاران و مامۆستایان و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە دەکەین. ومێدێکی ساڵێکی ئارامی و ساڵێکی پڕ دەستکەوت بۆ قوتابیان و خوێندکاران دەخوازین. ومێ دەکەین ئەم ساڵ ڤایرۆسی کۆرۆنا و هیچ کێشەیەکی تەندروستی ڕوومان تێنەکا بۆ ئەوەی لەسەر ڕێڕەوی ئاسایی خۆی خوێندن بەردەوام بێت. زۆر باشە. بۆ خۆ دەزانی دکتۆر ساڵ بە دوای ساڵ ژمارەی قوتابیان زیاد دەکات. یەکێکی لە گرفتەکان لە هەرێمی کوردستان مەسەلەی قوتابخانەیە. دەتانەوێت بە چ شێوازێک چارەسەری مەسەلەی کەمی قوتابخانە بکەن؟ دیارە ئێمە لە هەواڵەکان ئاماژەمان پێدا چەندێک نۆژەن کراوەوە. دەتانەوێت چۆن ئەمە چارەسەرکەن؟ بەڵێ بێگومان بە پشتیوانی جەنابی سەرۆکی حکوومەت وەک ئەوەی لە ئەوەی خۆتان پیشانتاندا ئەو زانیاریانە بڕی 46 ملیار و 600 میلیۆن دینار تەرخان کراوە بۆ دروستکردن و نۆژەنکردنەوە یاخود تاوکردنی باڵەخانەی نوێ لەسەر داوای بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگاکان. ئەو پارەیە کە تەخسیس کراوە بە شێوەیەکی عادلانە بەسەر پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانە. یەکومان وا بڕیادرا کە 13 قوتابخانەی نوێ دروست بکرێ و 6 قوتابخانەی تاو نەکراو کە باڵەخانەی تاو نەکراوی کابینەکانی پێشوو بوون بۆی قەیرانی دارایی و کارکردنیان ئەوەستا بوو ئەوانەی پێتاوە کرێ. بێکومان هەرەمە نییە. ئێمە لەم کابینەیە تاکو ئەم سعاتی ئێستا 59 قوتابخانە و باڵەخانەی تر دروست کراون بە دەر لەو ژمارەی کە نۆژەن کراوەتەوە. ئێمە سەر و 1000 قوتابخانەی دیکەشمان نۆژەن کردوەوە بە شێوەی جوزئی. ئەو داتای جەناتان خسانەتە ڕوو ئەوە ئەتوانین بڵێن نۆژەنکردنەوەیکی گشتگیر سەرتاپاژیر بە کاملی قوتابخانەکە نۆژەن کراوەتەوە. لەگەڵەوە 100,000 دانش بە شێوەی جوزئی نۆژەن کراوەتەوە. وەکو جەنابە داماژەی پێدە ساڵ بە ساڵ ڕێژەی دانیشتوان ئەگەری زیادبوونی هەیە و قوتابخانە جەنابە دەزانی بینا بە حکمی کەشوهەوا بە حکمی گۆڕانکاریەکانی کە ڕوودەدەن لە مەناخا مەسەلەن ئەگەری خراپبوونی هەیە، ئەگەری درزبردننی دیوار هەیە، ئەگەری داڕوخان هەیە، ئەگەری لافاو هەیە، ئەمانە هەمووی لە ئارادەن بۆی پێداویستەکانی ئێمە بەردەوامە. بەڵام ئێمە پشگیری حکوومەتی خۆمان بەداخەوە کە حکوومەتی عێراق لەو گرێبەستەی کە لەگەڵ وڵاتی چین کردبووی بڕیار بوو 1000 قوتابخانە بۆ عێراق دروست بکرێ. لە ناویانە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم بە فەرمی داوای 150 قوتابخانەمان کرد وەکو بەشی دانیشتوانی هەرێمی کوردستان بۆ قوتابیانی هەرێمی کوردستان دروست بکرێ. بەڵام بەداخەوە ئەوان نەیان کرد. لە جیاتی ئەوە جەنابی سەرۆکی حکوومەت بڕی 46 ملیار و 600 میلیۆنی تەرخان کرد. بێگومانم پشتیوانیە تەنها بۆ یەکجار نابێ. ئێمە دڵنیان کە لە بەردەوام زایدەن هەندێک جاریش لە شایانی باسکردنە بەشێ لە بەخشارەکان لە هەرێمی کوردستان بە سوپاسەوە ئەوانیش قوتابخانە دروست دەکەن و هەندێک جاریش ڕێکخراوەکانیش هاوکار بوو دەژیرۆیمان دەکەن. پێم خۆش بوو کاک دکتۆر باسی عێراقت کرد. با ئەو دەست لە عێراق بشوین بە هیچ جۆرێک ئەوە نان و قوتی خەڵکیان بڕیوە جا ئێستا قوتابخانە دروست دەکا کە حتمما نایکە دەبێت خۆمان کەمی خۆمان بخۆین. باش من دو پرسیار لە جەنابەت بۆ خۆ دەزانی لەگەڵ هەڵکشانی قوتابیان زیاتر بوونی قوتابیان پێویستمان بە دامەزراندنی مامۆستاژ دەبێت. ینی بۆ ئەمەیان چ دەکەن؟ ئایا پشت بە گرێبەست دەبەستن یاخود هەوڵ دەدەن ژمارەیەک مامۆستاش دەست بەکار بە دابمەزرێن؟ لەم کابینەیەدا ئێمە 5088 مامۆستای گرێبەستمان هەبوو بە پشتیوانی جەنابی سەرۆکی حکوومەت و بە هەوڵی جەنابی وەزیری پەروەردە ئەو 5088 مامۆستا گرێبەستە بوونە هەمیشەیی. ئێستا لە ڕاستیە میلایکی خۆمان تا حدێک نزیکەی 124 مامۆسای هەمیشەییمان هەیە، 124,000 مامۆسای هەمیشەیی و نزیک بە 27,000-28,000 فەرمانبەریشمان هەیە. ئەگەر ئەم دابشکردنی میلاک بە شێوەیەکی باش بکرێتەوە کەوەی ئەم ساڵ بە فەرمانی وەزاری کردومانە و زۆربەی پەروەردەکان ئەوەندە بەڕێک و پێشی کردویانە کە بەشێک لە میلاک ئەسڵان زیادەشمان هەبووە لە هەندێک ناوچە. بەڵام ئەمە ناکاتەوەی کە بڵێن ئێمە پێداویستیمان بە دامەزراندنی تر نییە یاخود ئێستا ئێمە بۆ پڕکردنەوەی ئەو میلاکە لە هەندێک شوێن و لە هەندێک ناوچە پەنامان بۆ وانە بێژان بردووە بەڕاستی بە شێوەی محاضرات ئەوانە لەوێن محاضراتیش بەپێی تعلیماتی ژمارە 14 ساڵی 2021 ئەمانە بە شێوەی مەقتوع پارە وەردەگرن تاکو ئەو وەختە. ومێ دەکەین لە ئایندە بتوانین هیچ کێشەیەکمان لە بواری میلاکان نەمێنێ. ئەوەش بێگومان پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستانی دەوێت. زۆر باشە، زۆر بەڕێز دکتۆر سامان سیوەیلی گوتەبێژی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سپاس بۆ سپاس بۆ بەڕێزیشتان.